وردەکاری چوونە ژێرباری پرۆژەی هەژماری من لەلایەن یەکێتی و چارەنووسی تەوتین ئاشکرا دەبێت و ستاندەریش زانیاری نوێ ئاشکرا دەکات. داوەتکردنی ئەحمەد شەرع بۆ بەغدا عێراق دووچاری قەیرانێکی ناوخۆیی دەکاتەوە و هەوڵەکانیش دژی فراوانتر دەبن. بەغدا ڕێو شوێنەکانی دابەشکردنی موچەی دەست پێکرد، هەرێمیش لیستی موچەی ڕەوانەی بەغدا دەکات. لا دیدارەکەی دوێنێ شەودا بافڵ تاڵەبانی دانی بەوەنا حیزبەکەی بە پرۆژەی هەژماری من ڕازی بووە و ڕاشی گەیان هەوڵ دەدەن باشیەکانی هەژماری من و تەوتین تێکەڵ بکەن. بەپێی زانیاریەکان وەک ڕازیکردنی یەکێتی سەرۆکی حکوومەت ڕایگەیاندووە هەژماری من لە نووسینگەکەی ئەو دەگوازرێتەوە بۆ وەزارەتی دارایی کە لە کابینەی نوێ لای یەکێتی دەبێت. ئەوە لە کاتێکدا پێشتر هەر پارتی خۆی بڕیاری دابوو پرۆژەکە بگوازێتەوە نێو وەزارەتی دارایی. بەپێی زانیاری ستاندەریش هیچ گۆڕانکاریەکی ئەوتۆ لەسەر پرۆژەی هەژماری من ناکرێت. ئەوە یەکێتی بانگەشەی بۆ دەکات کە تەوتین تێکەڵ دەکەن ڕاز نییە، چونکە دوو پرۆژەی جیایە و هەرگیز ناکرێت تێکەڵی یەک بکرێن. ئەوەشی هەیە تەسلیم بوونی تەواوەتی یەکێتیە بەویستی پارتی. دوای ئەوەی محەممەد شیع سوودانی لە چەند ڕۆژی ڕابردوو لەگەڵ ئەحمەد شەرع لە دەوحا بە نێوەندگیری ئەمیری ئەو وڵاتە کۆبوونەوە، سوودانیش ڕایگەیان ناوبرا بۆ کۆنگرەی لووتکەی بەغدا داوەت کردووە. دوای ئەو هەنگاوە کاردانەوەی لە نێولایەنە شیعەکانی نزیک لە ئێران لێکەوتوتەوە. لەم بارەوە موختار موسەوی پەرلەمانتاری عێراق ڕایگەیان پەنجاواشویان بۆ دەرکردنی بڕیارێک لە پەرلەمانی عێراق بۆ ڕێگری لە هاتنی ئەحمەد شەرع بۆ بەغدا کۆ کردوتەوە. هەر یەک لە حیزبی داعوەی سەر بە مالیکی و قەیس خەزعەلی و چەند لایەنێکی دیکە دژی هاتنی ئەحمەد شەرع بەیاننامەیان دەرکردووە. سەرەڕای ئەوەش تا ئێستا حکوومەتی عێراق هیچ بڕیارێکی لەسەر هەڵوەشانەوەی بەشداریکردنی شەرع لە کۆنگرەی لووتکەی بەغدا کە مانگی داهاتوو بەڕێوە دەچێت دەرنەکردووە. ئەمڕۆ یەکشەممە وەزارەتی دارایی عێراق ڕایگەیان دابەشکردنی موچەی فەرمانبەرانی عێراق بۆ مانگی نیسان دەستی پێکردووە. بە گوێرەی زانیاریەکانیش لیستی موچەی فەرمانبەرانی هەرێم کێشەی هەیە و تا ئێستا حکوومەتی هەرێم لیستی موچەی ڕەوانەی بەغدا نەکردووە. وەزارەتی دارایی عێراق ڕاگەندراوێکی بڵاو کردەوە و نووسویەتی فەرمانگەی ژمێریاری ڕێکارەکانی پارەدارکردنی موچەی فەرمانبەرانی دەوڵەت و کارمەندانی هێزانیەکانی بۆ ئەم مانگە دەست پێکرد. ئەوە لە کاتێکدایە بە گوێرەی زانیاریەکان تا ئێستا لیستی موچەی مانگی چواری فەرمانبەرانی هەرێم تەواو نەبووە و چەند کێشەیەکی تەکنیکی لە لیستی موچەدا هەیە. هەر کاتێک چارەسەر کران لیستەکە ڕەوانەی بەغدا دەکرێت.